لە ڕۆژهەڵاتەوە. بەرنامەی لە ڕۆژهەڵاتەوە قسە و باس و لێکدانەوەی بەحس و بابەتەکانی پەیوەند بە ڕۆژهەڵاتی کوردستانەوەیە. ئێمە وەکو هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هیوادارین هەموو هێزەکانی باشووری کوردستان تێکڕا بە یەکگرت و لە گۆڕەکانی سیاسی ئێراندا کێشە و کێبڕکێکی یەکجار بن. مرۆڤێکی ئازادیخواست بەردەوام دەبێ بڕوای بە کۆمەڵ. بەبێ ڕەفرەندۆمیش وازەحە، یعنی هەموو ڕێبوارێک دەتوانێت تەشکیل بدات کە خەڵکی کورد لە کوردستانی عێراق دەهێڵێت زیاد بێتەوە. کەوینە دانوستان پێکەوە مەشوەرەتکردن و ئاڵوگۆڕی بیرروڕا و ئەوە درێژە بدەین گوتاری دموکراسی خوازیەکی سێکولار و ئەم بەرنامەیە بۆ بە ئاگابوونە لە بارودۆخی سیاسی، ئابووری، فەرهەنگی و کۆمەڵایەتی کۆمەڵگای ڕۆژهەڵاتی کوردستان وەکو کۆمەڵگایەکی زیندوو بۆ ئەوەی ئازادانە تەرح و ڕاوبۆچوونەکانیان لە چوارچێوەی فراهەمکردنی ئازادی بەبێ گوێدانە فکر و ئایدۆلۆژیای جیاواز. من شیلان کەریم هەموو ڕۆژانی دووشەمە کاتژمێر 11:10 خولێکی پێشنیوەڕۆ لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەی لە ڕۆژهەڵاتەوە. بیسەرانی خۆشەویستی رادیۆی گەلی کوردستان، ئەم کاتتان باش. من ئەنوەر حسێنم، خۆشحاڵم هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت لە ڕۆژهەڵاتەوە. پرسی ئەمڕۆمان قسەکردنە لەسەر بارودۆخی سیاسی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و تێڕوانینیان سەبارەت بە پرسی پێکهێنانی ناوەندی هێزە سیاسیەکانی کوردستانی ئێران یان ڕۆژهەڵاتی کوردستان و سەبارەت بە ئەو خۆپیشاندانانەی کە لە چەند حوتولەوە پێش ڕوویدا لە ئێران و ڕۆڵی ئەم هێزانە و دەخالەتی وڵاتانی ناوچەی و جیهانی لەو خۆپیشاندانانە و قساکەین لەسەر پەلاماردان و ئۆپراسیۆنی حکوومەتی تورکیا بۆ سەر ئەفرین کە چەند ڕۆژێکە درێژەی هەیە و شەڕ و پێکدادانێکی نابەرابەر لە نێوان ئەو هێزانە ڕوویداوە. بێگومان هەندێک پیان وایە ئەوە بریتە لە هاوپەیمانەتێکی نێوان تورکیا، رووسیا، ئێران بۆ شکست و کۆتایی پێێنانی کانتۆنەکانی خۆراوە، ئەوی کە جێگای سەرنجە خەڵوێستی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لەم بارەیە و ڕۆشن و ڕوون و وازەح نییە. جگە لەوانە لە دوو ڕۆژی ڕابردوودا کۆنگرەیەکی ڕاوێژکاری کۆنگرەی نەتۆی کوردستان لە شاری سلێمانی بە بەشداری بەشێکی زۆر لە هێزە سیاسیەکان بەڕێوە چوو. لەو بارەیەوە پێم خۆشە سەرنجی میوانەکانم بزانم و زۆرتریش قسەکەین لەسەر ئەوەی ئایا هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چەنە ئامادەگیان تەیە بۆ پێکهێنانی بەرەیەک و کێشە و گرفتەکانیان گەشتووە بە کوێ. لەم بارەیەوە من میوانداری هەرێکە لە بەڕێزان بەڕێز کاک ئیبراهیمی عەلیزادە، سکرتێری کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران. کاک ئیبراهیم زۆر بەخێر بێ. کاک عومەری ئیلخانیزادە، سکرتێری کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستانی ئێرانم کردووە، ئەویش بەخێر بێ، زۆر سپاست دەکەم. کاک سەیبراهیم بەخێر بێ بۆ بەرنامەی لە ڕۆژهەڵاتەوە لە ڕادیۆی دەنجی گەلی کوردستان. پێشەکەی منە گوێ لێ بوو ئەگەر سەرەتا بپرسم بارودۆخی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان یان بە تایبەتی کۆمەڵە و تێڕوانینیان سەبارەت بەو هەلومەرجانە و پێشهاتانەی کە هاتوونە پێش چییە؟ بە تایبەتی لە سەر پرسی ئەفرینەوە دەست پێ بکەین کە پرسێکی گرنگە و پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە هەیە. جەنابێت وەکو سکرتێری کۆمەڵە و سازمانی کوردستان حیزبی کۆمونیستی ئێران تێڕوانینتان سەبارەت بە ئۆپراسیۆنەکانی تورکیا و بۆ پرسە چییە و لێکدانە و نەزەری ئێوە چۆنە؟ زۆر سپاس بۆ ئێوە کاکەنوەر و بەخێراتنی میوانە بەڕێزەکەشان دەکەم. سەبارەت بەم ڕووداوانە گرنگترین مەسەلە ئەوەیە کە ئەمە پرۆژەیەکە کە گەلێک لەوە پێش گەڵاوی بۆ داڕێژرا بوو، بەڵام دەوڵەتی تورکیا لە فرسەتی گونجاو دەگەڕا بۆ ئەوەی کە بەکردەوە دەریبێنێت. لە ڕاستیدا هەموو نیشانەکان وامان پێ دەڵێن لە ماوەیەک لەوە پێشەوە نازانم ساڵێک یا زۆرتریش لە نێوان رووسیە و ئەمریکادا ڕێککەوتنێکی نهێنی لەسەر چارەنووسی دوا ڕۆژی سووریە کراوە کە هێشتا لایەنەکانی جۆراجۆری ئەم ڕێککەوتنەی ئاشکرا نەبووە. هەڵبەتە خۆشیان لەسەر وردەکاریەکانیشی لەوانەیە تەواو ڕێک نەکەوت بن، بەڵام چوارچێوەی گشتی داهاتووی سووریان داڕشتووە
و باقی دیکە ئیتر وردەکاریە کە دەبێت بیکەن لەو چوارچەوەیدا کە داڕێژراوە ئەفرین وا پێ دەچێت ئەفرین منتەقەیەک بێ کە کەوت بێتە ژێر بەشی دەوڵەتی رووسیا و بۆیە ئەمریکا دەستی ئاوەڵە نییە بۆ ئەوەی کە ئەو پەیمانەی خۆی بشکێنێ و لە سەر ئەفرین بێتە جواب بۆ مەسەلەی تورکیا ئەوە لەلایەکەوە لەلایەکی دیکەوە دەوڵەتی تورکیا زۆر دەمێکە پرۆژەی ئەوەی هەیە کە پشتێنەیەکی ئەمنیەتی لە نێوان سنوورەکانی خۆی و سنوورەکانی سووریا دابین بکە وەکو ئەوەی کە ئیسرائیل لە لوبناان یا ئێستا لە جۆلان و لە سووریا دەستی داوەتێ بۆ ئەوەی کە بەظاهر لەواقعدا ئەمنیەتی خۆی لە دەست هێزەکانی شۆڕژێری ئەم دوو بەشە بپارێزێ ئەمانە هەمووی پرۆژەن کە هەبوون لە مێژە لە نەزەردان بەڵام کاتوشێ زمانێک کە ئێستا دەستیان داوەتێ تۆزێک تایبەتیە واقعیت ئەوەیە کە دەوڵەتی سووریا لێرەدا تووشی مەسلەیەکی مهم هەیە ئەویش ئەوەیە کە یا دەبێت ددان بە مافی ئەو بەشە لە ڕۆژاوادا بنێجا بە لە هەر شکلێک لە شکلەکاندا بێ بەڵام دەسەڵاتی دەوڵەتی ناوەندی تێدا بەرتەسک بێتەوە یا دەنا دەبێت تووشی شەڕ بێ دەگەڵیان وە چونکە دەوڵەتی سووریا خۆی ئێستا تااقەتی ئەو شەڕی نییە و توانایی بربەرەکانی لەگەڵ هێزەکانی پاراستنی یەپەژە و هێزەکانی دێدانیە لەبەر ئەوە ئەو تەلویحەن و بە شێوەیەکی ناڕاستەوخۆ ئەو ئەرکەی بە دەوڵەتی تورکیا سپاردووە یعنی لێرەدا ڕێککەوتنێکیش لە نێوان دەوڵەتی تورکیا و دەوڵەتی سووریا لە پێناوی ئەو مەسەلێدا هەیە لە پێناوی حملەکردن بۆ ئەفرین بۆیە بۆ ئەوە وازەها کە تورکیا تەماعی ئێستا ناتوانێت ئەوە بێ کە ئەفرین داگیر بکە بە تەواوی بەڵام دەیتوانێت وای لێ بکات کە بێزەرەری بکاتەوە بە نسبەت بەرژەوەندەکانی خۆی و ئەوەش ناکرێ مەگەر ئەوەی کە لە پێشدا دەسەڵاتی هێزەکانی پاراستنیگەل لەو منتەقەیە ئەو دەسەڵاتە تێک بشکێنێ بۆیە چەند ینی بە بڕوای من دوو لەواقعدا دوو سێ پرۆژەی هەیە پرۆژەی ئا و بێ و سێ وە شادی تریش کە هەوڵ دەدا هەر کام لەوانە جێبەجێ بوو ئەوە جێبەجێکە پرۆژەی ئای ئەوەیە کە کولەن سنوورەکە دابگرێەوە تەنیا کێشەکەش بە ئەفرین ڕناوەستێ بەڵکو کۆبانی وە قابشلوش دەگرێتەوە و هەوڵ دەدا بە پێی توانای خۆی پەرەی پێ بدە ئەگەر ئەوەی بۆ کرا ئەوە باشە ئەگەر بۆی نەکرا لانیکەم کارێکی وا دەکا کە پرۆژەی دوی بێتەکایەوە یعنی ئەو بەشە لە ئاوارەکانی سووری کە لە تورکیا نێسا هەموو ئەوانە لەژێر سێبەری تانکەکان و هجومی ئەرتەشی تورکیا بەرێتەوە لەو منتەقە جێگیریکە و بە مثلا دمۆگرافی منتەقەکە بگۆڕێ و بشوێن ئەوەدا ئیتر دەسەڵاتی کانتۆنی ئەفرینیش ژێر پێ بنێ ئەمانە هەمووی پرۆژان ئەمریکا بۆچی بێدەنگە ئەمریکا تبیعیە کە کاری خۆی کردووە لە سووریا ئەوەی ئەو دەیهەویست ڕقەبوو ئەفرین مەسلەی ئەمریکا نییە ئەگەر هێزەکانی پاراست ئەگەر هێزەکانی پێدێەوە سەرکردایەتیش خەباتی شۆڕژێرانە لە ڕۆژاوا دوورەندیشێکی کافی بوو وایە دەبواە شەڕی ڕقەی ڕاگرپا تا وەختێک کە ئەوە تەزمینێک لە ئەمریکا یا لەو لایەنانەیە کە دەرگیرن بۆ مەسەلەی ئەفرین و کانتۆنەکانی دیکە وەردەگرێت ئەوان بەبێ ئەوەی کە ئەو زمانەتە بدەن ئەو زمانەتە عەلەنیە ئاشکرایە لە بەرچاوی ڕێکخراوێنێتەوە یەکگرتوەکان بەبێ ئەوەی کە ئەو زمانەتە بدەن شەڕی ڕقەیان بە هێزەکانی ڕۆژاوا کرد و ئێستا کە کاریان پێی نەماوە لە دابەشکردنی سووریەدا ئیتر ئەفرین بەرژەوەندی ئەوان نییە سەرفی نەزەریان لێ کردووە بەرەوە بە بڕوای من لە سیاسەتی ئەمریکادا هیچ شتێکی نامۆ بەدی ناکرێ بڵێ خەیانەتی کردووە یا پشتی تێکردوون یا هەرچی ئەوەی کردووە تەبیعیە کە دەیکرد ئەوە کاری ڕۆژاوا بوو کاری هێزەکانی سەرکردایەتی ڕۆژاوا بوو کە دەبا ئەو تەشخیصی ئەوە بدەن کە تا چ قۆناغێک ئەمریکا لەگەڵ یانەوە لە چ قۆناغێک بەناچار بەپێی بەرژەوەندی خۆی پشتیان تێدەکات دەر هەر حاڵ بەڵام بە کورتی ئەگەر ئالستانی بکەم
من پێم وایە ئەم پرۆژەیە هیچ جەمبێکی نە ئای نەبێ نەسێ بە ئاسانی بەڕێوە ناچێت لەبەر چی لەبەرەوەی کە مقاومەتێکی جەماوەری لەوێ لە گۆڕەدایە ئەوە یەک کە ئەو مقاومەتە جەماوەریە تەجربەی شەڕی داعشی هەیە تەجربەی ئازادکردنی کانتۆنەکان و بەڕێوەبردننی کانتۆنەکانی هەیە پەیوەندی لەگەڵ خەڵکەکەی خۆی پەیوەندێکی پتەوە ئەگەر لەوە بۆ لەشەوە سیاسەتی دروست ڕەچاو بکەن مقاومەتێکی وا دەتوانن سازمان بدەن کە دەوڵەتی تورکیە ئێستاوە دەوڵەتی بەشار ئەسەدیش لە سبەی ڕۆژدا ئەگەر پسر وەکو باتڵاقێک تێدا دەچەقن بێزگە لەوانە ئەمە ڕۆژاوە بۆ بەتابەت ئەفری شوێنێک بۆش پەناگایەکی ئەمن بووە لە سووریەیەکی ئاوا نائەمندا کە مەرگەسات بۆ هەموو گۆشەیەکی ئەمنیەتیان تەمین کردووە بۆ خەڵکێکی خۆیان و ئەوە سرنجی بیرڕایگەشتی دنیا ڕاکێشاوە بۆ هیچ دەوڵەتێک ئاسان نییە خەڵکێکی ئاوا شەریف بەدەستکەوت گەلێکی ئاوا ئینسانی بدەنە بەر پەلامار و دای بپرۆسن بۆیە من ئومێد دەکەم دەتوانم بڵم تا ڕادێکی زۆر دڵنیام لەوەی کە ئەو پرۆژەیە دەوڵەتی تورکیە شکست دەخوات. باشە زۆر سپاس کاک ئێسێبراهیم دێمەوە لای جەنابەت بەڕێز کاک عومەری ئیلخانیزادە سکرتێری کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان جەنابیشت بەخێر بێ بۆ بەرنامەکەمان و ئەگەر پێم خۆش بوو هەڵوێستی جەنابیشت بزانم سەبارەت بە ئۆپراسیۆنەکانی تورکیا بۆ سەر ئەفرین و هەڵوێستی کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان لەو بارەیەوە و ئەگەر ئێوە سەرنجێکی جیاوازتان هەبێ لە بەڕێز سەیبراهیم پێم وایە لە یەک دوو ڕۆژی ڕابردوودایەوە ڕاگەیانێک شتانداوە ئیدانەوە مەحکومی ئەو پەلامارانتان کردووە پێ دوایە ئەفرین بۆتە قوربانی سیناریۆ و پلانی بەرژەوەندیەکانی وڵاتانی ناوچەیی و وڵاتانی نێودوڵەتی مەبەستم تورکیا و ئێرانە یان مەبەستم رووسیا و ئەمریکایە وایە ئەفرین بە هەمان شێوەی کۆبانێ مووسڵ و کەرکووک لە دەستدەچێ یان پێ دوایە و ئیرادە و خۆراگری لەوێ هەیە ئەتوانێ ئیدامە بە و ئەتوانێت لە کۆتاییدا کۆمەلگای نێودوڵەتی بێنێتە سەر و قەنەعاتەی کە تورکیا پێویستە ئۆپراسیۆنەکانی ڕاگرێ. بەر لە هەموو شتێک سلااو بۆ ئێوە من بەشێک لە قسەکانی برایمەم گوێ لێ نەبوو چونکە خەت خراپ بوو بەڵام من پێم وایە دەوڵەتی تورکیا دەستی داوەتە ماجراجوویەکی گەورە بەو دەلیلە لە ناو خۆیدا تووشی گرفتی زۆر گەورەیە لە هەمان کاتدا ئەوە تەجاوزگەریەکەوە لەگەڵ خەڵکێک ڕوبەڕووە کە تا ئێستا خەباتیان کردووە و بە هەموو وجودیانەوە پارێزگاری لە خۆیان دەکەن جیالەوە یەکێک لە گرفتە ناوخۆیەکانی تورکیا ئەوەیە کە ئێترازاتی زۆر بەرامبەر بە حکوومەتی ئێستا هەیە ئەو بە ئەرتەشێک شەر دەکات کە 25% فرۆکەوانەکانی یعنی فرۆکەوانی جەنجیەکەی لە زینداندان و تاخیری ئەو ئەرتەشە و ئەو هێزەی کردووە لە هەمان کاتدا لە سەرزەمینێکەوە دێ هێرش دەکات بۆ ئەفرین کە خەڵکەکەی بەشێکی باکووری کوردستانە بە تەواوی دژین و دێتە سەرزەمینێکیش کە هەموو کەس دژیەتی و مقاومەت لە بەرابەری دکا من پێم وایە ناتوانێت ئینسان بڵێ ئەو ناتوانێت بێتە پێشێ ناتوانێت داگی کاری بکە بەڵام بەبێ گومان دەکەوێتە زەرکاوێکەوە کە نیهایەتەن تورکیە زەرری تێدا دەکا دیارە دەتوانێت زەرەر بە خەڵکی ڕۆژاوای کوردستانیش بگەیەنێ زرەر بە خەڵکی ئەفرینیش بگەیەنێ بەڵام بەبێ گومان ناتوانێت لەم بابەتەوە سەرکەوتن بەدەست بێنێ من پێم وایە و ئاوای دەبینم مەگەر وەک کەرکووک وەک شوێنی دیکە لە ناوخۆوە کوردیەک نەبێ و هاوکاری بکەن ئەوەش خۆی مەسەلەیەکە لە لایەکی دیکەوە دەبینین کە زلهێزەکانی جیهان هەر ئەوە دەبوو بکەن کە کردویانە مەسەلەن بە تەواوی وجودیەوە رووسیا بۆ خۆی ئەفرینی بەجێ هێشت و چوە من ئیدلیب دانیشتووە و معلومە ئەوە تەوافقەکە لەگەڵ تورکیە کردوویەتی ئەمریکایە من ئەوەندەم گوێ لە قسەکانی هاورە برایم بوو ئەمریکای وایە ڕقەی دەویست وەک چۆن لە باشووری کوردستانیش ئەو مووسڵی دەویست دروست ئەوە بوو من کاملن لەگەڵ ئەوە هاوڕام دروست ئەوە بوو لە مووسڵیش نەچینە هیچ ئۆپەراسیۆنێکەوە هەتا تەزمین وەرنەگرێ کورد حاڵەکەدا کورد دەواازەی شەڕی کردەوە و ڕێگەی کردەوە لە ڕقەش دەبوو وا بکەین بۆیە من پێم وایە بەڵام
تورکیە کە بۆ خۆی لەگەڵ دنیای دەرەوە تووشی گرفتی زۆر گەورەیە لە ناو خۆیدا تووشی گرفتە باری ئابووری و ئەوانەی بە شدت هاتووەتە خوارێ ئۆپۆزیسیۆنێکی بەهێزی لە ناو خۆدا هەیە لە هەمان کاتدا چەندین کاری کە نەو ماوەیەدا کردوویەتی هیچی سەرکەوتنی نەهێناوە بەڵکە تورکیای بردوۆتە مەوقعیەتێکی دیکەوە و ئەو دەوڵەتە دەوڵەتێک نەبووە کە سەرکەوتن و خۆشی بێنێ لەو 2 ساڵەدا ئیمتیاز وەربگرێ بەڵکە ئیمتیازاتێک کە بەدەستیان هێنابوو لە دەستی داوە و چونکە دەگەڵ خەڵکێکی شڕوو بەڕوە کە من پێم وایە لە بەرابەریدا ڕادەوەستن من چاوەڕوان ناکەم ئەم پرۆژەیە سەرکەوێت چاوەڕوان ناکەم بتوانن خەباتی ڕۆژاوای کوردستان دامرچێنەوە و پێشم وایە دنیای دەرەوەش مادام مقاومەت ببینن مادام ئەو بربەرەکانەیە ببینن ئەوان نانەوێت ناوچەکەلەوە نائارامتر بێت چونکە ئەوە تەشە نەدەکات بۆ باکووری کوردستانیش بۆ شوێنەکانی دیکەی ڕۆژاواش من پێم وایە ئەو پیلانانە بە زۆری زۆرترین ئەگەر ئەوەیە سەر ناگرێت. زۆر باشە دێمەوەلات دوجار بیسەرانی خۆشەویستی رادیۆی گەلی کوردستان ئەمڕۆ بەرنامەی لە ڕۆژهەڵاتەوە تایبەتە بە پرسی ئۆپراسیۆنەکانی تورکیا بۆ سەر ئەفرین و قساکەین لەسەر خۆپیشاندانەکانی کۆماری ئیسلامی ئێران لە چەند حوتور ڕابردوودا کە کۆتاییان پێهات و قساکەین لەسەر ناوەندی هاوبەشی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە 1-2 حوتولەوە بەرپێک هات و قساکەین لەسەر کۆنگرەی ڕاوێژکاری کەنەکە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە سلێمانی بەسرا هەموو تۆرانە ڕاستەخۆ پەیوەندیان بە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هەیە و لەم بەرنمەیە میوانەکانم بەڕێز ئیبراهیمی عەلیزادە سکرتێری کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران کە لە پاریسەوە لەگەڵمە و بەڕێز کاک عومەری ئیلخانیزادە سکرتێری کۆمەڵەی زەحمەتچانی کوردستان کە لە سویدەوە لەگەڵمە. کاک برایم ئەگەر بەحسێکی تری بەرنمەکەمان تایبەت بێ بە خۆپیشاندانەکانی ئێران لەو بارەیەوە خۆپیشاندانەکان ئێوە شایەدی ئەوە بوون و ئیطلاعی و ڕاگەیانداوە کە پشتیوانیتان لە خەڵکی شارەکانی مەشهەد و خۆرهەڵاتی کوردستان کردووە بۆ پشتیوانی لە خۆپیشاندانەکانیان هەندێک پیان وا بوو گەڕانەوەی بەهاری عەرەبی بوو بۆ ئێران هەندێک بەڵام ئەوە وا دەرنەچوو و لەو بارەیە یەکێ لە بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران ڕایگەیاند بوو کە پیلانجێڕیەکە لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوە لە هەولێر کۆبوونەوە ئەنجام دراوە و جێبەجێ کراوە. ئێوە سەرنج و نەزەرتان لەسەر خۆپیشاندانەکان چییە و پێتان وایە بۆز و کۆتایی هاتووە دەخالەتی ئەمریکا و ئەو قسانەی کە گوایە لە هەولێر پلانەکە دانراوە وەکوانەڵەن بۆ پیلانجێڕی تا چەند دروستە و ئێوە تا چەند دەخالەتتان هەبوو و بەشدار بوون لەو خۆپیشاندانانە؟ پێش هەموو شتێک نامەربووترین ئیدعا ئەوەیە کە کەسێک بڵێ کە ئەم خۆپیشاندانانە دەستی ئەمریکا و ئیسرائیل و ئەوانەی لە پشت بووە. ئەمە حقیقەتی ئەوەیە کە ئەم خۆپیشاندان ناڕزاتیانە هەڵقڵاوی ناخی کۆمەلگای ئێران بوو، هەڵقڵاوی ئەو هەموو ڕەنج و ئازار و فەقیری و ژاریە کە ئەو بە درێژەی ئەم 39 ساڵەدا بەسەر ئەو خەڵکەدا هاتووە هەڵقڵای ئەوانە بوو و هیچ پەیوەندێکی بە هیچ دەستێوەردانێکی دەرەکی نەبوو نە لە هەولێر و لە هیچ کۆبوونەوەیەک پلانی وەدارەژرا بووە نە هیچ دەوڵەتێک لە پشتی بوو. ئەوە ئیدعایەکە کە پێش هەموو کەس جمهوری ئیسلامی خۆی باش دەزانێت. دووهەم شت ئەوەیە کە بە بڕوای من گەلێک تایبەتمەندی هەبوو کە نیشان دەدا ئەگەرچی ئێستا تا ڕادەیەکدا مرکاوەتەوە و جمهوری ئیسلامی زاڵ بۆ بەسەر حرەکەتەکەدا تا حدودێک، بەڵام گۆڕانکاری بنەڕەتی لە پەیوەندی نێوان خەڵکو و دەسەڵاتدا بەوجود هاتووە. گرنگترین ئەو گۆڕانکاریانە ئەوەیە کە خەڵکی کۆمەڵانی خەڵکی ئێران ئومێدیان بەوەی کە گۆیە لە ڕێگای هەڵبژاردن و انتخابات و واردبوون لە کێشەی نێو باڵەکانی ڕژیمدا لەو ڕێگایەوە نانێک دێتی سفرەیان و ئاسوودەیەک پەیدا دەکەن و ئازادێک بەدەستێنن. ئەو خۆش باوەڕیانەش تەواو بوو، تازەی ئەوە ناگەرێتەوە بەرەو دواوە. ئەم حرەکەتانە هیچ پەیوەندی بە کێشە و ملانی ناوخۆیەکانی ڕژیمیشەوە نەبوو. بەهۆی ئەوە کە داخوازیەکانی ئەم بزوتنەوەیە داخوازی ئابوورین، داخوازی ژیانن و داخوازی گەلێکن کە
جمهوری ئیسلامی نەبیستویەتی و نەتوانیوێتی و نەدەتوانێت بەراوردیان بکە بۆیە بێگومان سەر هەڵدەدەنەوە بێگومان سەر هەڵدەدەنەوە و ئەوەی کە ئێستا لەژێر چەتری سەرکوتێکی خوێناوی و سەرکوتێکی بەربڵاودا توانیوێتی بەدەستی بێنێ جمهوری ئیسلامی ئەوە شتێکی موقەتیە و ناتوانێت پایدار بێ بە حکمی بارودۆخی بابەتی ئێران و بە حکمی جەوهەر و ناوەڕۆکی ئەو ناڕزاتیانەی کە دەربردرا. چەند خاڵی مهمی دیکەش هەیە لەو بابەتەوە. یەکەم ئەوە کە ئۆپۆزیسیۆنی ئێران لە ڕاستیەوە تا چەپی لە سەڵتەنەت تەڵەبیەوە مجاهیدەوە تا کۆمۆنیستەکان و تا هیچ لایەنێک ئەمانە سازماندەر و ڕێکخەری ئەو حرەکەتانە نەبوون. هەرچەند کاری هەر کام لەوانە لە تەی زەمان تەسیری خۆی داناوە حتمەن لە ڕۆشنکردنەوە بیرروڕای گشتی و لە ئاگاه لە هێنانە ڕووی کۆمەڵێک ئینسانی پێشکەوتوو و ڕێبەری حرەکەتەکان بەڵام ڕاستەوخۆ ئەمانیش دەستیان نەبوو و تا ئەندازەیەک دەتوانم بڵێم ئەم ڕووداوانە دەتوانن دەرسێک بن بۆ ئەو هێز بۆ تایبەت بۆ هێزی چەپ و ڕادیکال کە بزانێت لەوە بۆلاوە ئەرکەکانی خۆی چۆن جێبەجێکاوە کە موکۆرەکانی خۆشی باش بناسێت. بۆیە ئێمە ئیدعا ناکەین نە لە کوردستان و نە لە ئێران ئێمە دەورمان هەبووە لە هەڵخراندنی و حرەکەتانە، ئێمە دەورمان هەبووە لە وشیارکردنەوە، دەورمان هەبووە لە خژ لە سەرخژدانان و کارێکی بەردەوامەوە ئێساش دەیکەین. بەڵام ئەوەی کە ڕوویدا کۆمەڵێک ئینسانی پێشکەوتووی نەوەیەکی نوێ کە هاتوونە ڕوو کە دەور دەنوێنن و کەسیش تاعودووە کەسی یعنی کەس لە دەرەوەی خۆیان و لە دەرەوەی شوێنی کار و ژیانن کەسی نەیدەناسی، بەڵام کەم وەکو ڕێبەرانێکی جێکەوتوو ڕۆڵی کارەکان بەدەستەوە گرت و جمهوری ئیسلامیش دیارە بەم ئیمکاناتی کە هەیە شناسایی کردن و بەشێکی زۆریشی گرتن. ئەو 3-4 نەفەرەی کە گیراون بریتین لە 3-4 ئینسانی پێشکەوتووی با تەجربەی کار لە هاتووی تازە پەروەردەی ئەم دەورەیە کە جمهوری ئیسلامی دەگەڵ ئەوە چ دەکات، دەگەڵەوە هیچی پێ ناکرێت، ناتوانێت هەمویان ئەو هەموو خەڵکە بۆ ماوەی توولانی ڕاگرێت، ناتوانێت پەروەردەبوونی دا ئەوەندەی دیکەش لە پاڵیاندا بەربەست بکات. بۆیە ئەوە ڕووداوێکە کە دەبێت چاوەڕێ بین دووبارە هەڵ دەداتەوە. دەورەی داهاتوودا ئێمە هەوڵ دەدەین ئەو کەموکوڕیانەی کە بوومان بەناسینی خەسڵەتەکانی ئەم مەرحەلەیە و بەناسینی ئەرک و وەزیفەیە کە لە داهاتووە دەکەشتەشانمان هەوڵ دەدەین کە ئەو ئەرکانی خۆ باشە دێمەوە لای جەنابەت. بەرز کاک عومەر، سەرنجی جەنابەت چییە وەکو سکرتێری کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان لەسەر خۆپیشاندانەکانی ئێران و ئەوەی کە ڕۆڵ و دەخالەتی ئەمریکا و ئەوانە هەبووە و گوایە پلانەکان لە هەولێرەوە چندراوە، بەڵام من دیقەتمدا ئێستا دوو ئیتلاعی ئێوەم لە بەردەمە یەکیان ڕاگەیانێکی ئێوەیە، ڕاگەیانێکی با بڵێم 6 لایەنی هاوبەشە، حزبی دیموکراتی کوردستانی ئێران، حزبی کۆمەڵەی کوردستانی ئێران، سازمانی ئیتحادی فیدایانی خەڵکی ئێران، شورای مقاوماتی سۆسیالیستی چەپی ئێران، شورای هەماهەنگی جنبشی جمهوری خواهانی دیموکراتی و لایەکی ئێران، کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان لەسەر پشتیوانی لە خۆپیشاندانەکانی ئێران. بەلە بەرامبەرە ئیتلاعەیەکی ترم لایە هی حزبی کۆمونیستی ئێران لەگەڵ 4 لایەنی تر، سازمانی ڕای کارگەر، سازمانی فیدایانی ئەقەلیەت، هەستەی ئەقەلیەت. یعنی بۆ نمونە هیچ خاڵێکی هاوبەش نبینیم یا هیچ کام لەم لایەنانەی کە لە ڕاگەیانەکەی ئێوە هەن لە ڕاگەیانەکەی حزبی کۆمونیستانین وە بە پێچاوانەشەوە. ئەمە ئەو قسەیە تا چەند پشت ڕازەکاتەوە کە زۆر جار ئەبیسرێ یا ئەوترێ کە ئەمریکیەکان هێشتا ئالتەرناتیڤێک بۆ ئێران نابینن، ئێوە ئۆپۆزیسیۆنی ئێرانی بە ئالتەرناتیڤ نابینن بەو دەلیلەی کابینی بۆ نمونە هەر کامتان بەیاننامەی هاوبەش و ڕاگەیانی هاوبەش و نەبوونی ختابێکی یەکگرتوو و نەبوونی ئیتلافێکی هاوبەش، ئەوانە پێتان وایە ئەو ڕەخنانە ڕاستە فعلەن ئێوە نەبوونە ئالتەرناتیڤ بەو دەلیلی پەرشوبڵاوی و نایەکگرتووی و نامونسەجیمیتان؟ من لام وایە ئەوەڵەن ئەو ئیدعایە تەواو ناڕاستە کە ئەو خەباتەی خەڵکی ئێران ئەوە ئەمریکا و عەرەبستان و ئیسرائیل وانە سازیان کردووە. ئەو خەباتە کتوپڕ نەبووە، ماوەی چەندین ساڵە ئێترازاتی گەورە هەیە، ئێترازاتی کرێکاری خەڵک، ئێتراز ئەوانەی ماڵیان خوراوە و ئێتراز بە فەساد و گەندەڵیە کە لە ئێراندا هەیە. ئێمە شاهیدی زۆر ئێترازی ئاوا بووین. جیالەوە
ئەو دەورەیە جیاوازیەکەی ئەوەیە ئەگەر سەردەمێک ئیسلاحخوازان یا لایەنی دیکەی نێو دەسەڵات بە جۆرێک دەیانتوانی سواری مەوجی ناڕزایەتی خەڵکی بن ئەو جار ئەوە تەواو بوو تەواوەتی دەسەڵات و ڕژیمەکە بە ئیسلاحخواز و غەیرە ئیسلاحخوازەوە کەوتە بەرپەلامە نەمانی جمهوری ئیسلامی دروشمی خەڵک بوو ژیان و ئاسوودەیی و دەتوانم بڵێم ئەمانە مەسلەی خەڵکەکە بوو ئەوەی کە دەڵێن ئەم مبارزە و خەبات و ئێترازاتە ئی خەڵکی برسی و چەوساوە و پێپەتی بوو ڕاست وایە و ئەوە کوردیەتی هەر بۆیش ڕژیمی زۆری لێترسا بۆیە من پێم وایە ئێران تازە چۆتە قۆناغێکی دیکە قۆناغێکە کە سەرەتای هەستی سەرەتای ئەوەی کە خەڵک بە هەموو وجودی هەست دەکا دەبێت ئەو دەسەڵاتە بڕوا دەستی پێکردووە و ئەو دەورەیەکی زۆر زۆر گرینگە لە حاڵێکدا نێو خۆی دەسەڵات لە ئێران شێواوە فەساد سەر تاپای دەسەڵاتی داگرتووە ئەو بە ئاشکرا هەموو ڕۆژێ بۆ خۆیان لە قاوی دەدەن لە یەکتر و بۆیە ئەمە زەمینەکان و بەستێنی ئێترازاتی خەڵکی بە ڕژیمی ئێران جێبەجێ نابێ ئێران ناتوانێت ئەو پوڵانەی کە خەرجی دەکا ئەو ئیمکاناتی کە دایناوە لە دەرەوەی سنوورەکانی بیجێڕێتەوە و گویا ئیسلاحاتێک لە ناو خۆدا بکە ناتوانێت تازە بە جۆرێکی دیکە ئەو خەڵکە فری و بدا مەسەلەن دەوڵەتی ئومێد دروستکە دەوڵەتی ئیسلاح دروستکە ئەوانە ممکن نییە تازە بچێتە مێشتی خەڵکەوە و بڵێ منیش پێم وایە ئەو ئێترازاتە بەردەوام دەبێ و ئەوەی کە ئایا ئۆپۆزیسیۆن چەندە ئالترناتیڤە و چەندە بەربڵاوە واقعیە دەوەیە کە ئۆپۆزیسیۆنی ئێران بەگشتی وجودی هەیە بەڵام هیچی ئەوە نییە ئالترناتیوێک بێ کە هەموو خەڵک یا بزوتنەوەکە لە دەوری کۆبێتەوە زۆریش ئاساییە وڵاتانی دەرەچی و بەتایبەت زلهێزی وەک ئەمریکا بیر لەوە بکاتەوە ئالترناتیو سازی بکە کەما ئینچی لە دەورەیەکدا خودی خومینی و ئیسلامیەکانیشان کرد بە ئالترناتیو بۆیە بۆ ئەوە حەول دەدەن چی دەبێ بکە ئۆپۆزیسیۆن لەو بەربڵاویەدا من ئەوەی کە ئێستای ئێران ببینم ئاوای دەبینم منسەجمترین ئۆپۆزیسیۆن یا ئۆپۆزیسیۆنێک کە بە ملیۆن خەڵکی دەگەڵ بێ ئۆپۆزیسیۆنی کوردە من لام وایە کە کوردستان دەورێکی گەورەی دەبێ 40 ساڵە ئەو خەڵکە بەرامبەر بە کۆماری ئیسلامی ڕاوەستاون و عملاً ئالترناتیو بوون ئالترناتیوێکی دموکراسی خواز کاک عومەر بمبورە باشە کاک عومەری ئیلخانزادە کاک عومەر دەبێ یەک بگرێ و حەول بدا لەگەڵ ئۆپۆزیسیۆنی دموکرات و پێشکەوتنخواز باشە کاک عومەر پرسیار ئێوەم هەیە ئەگەر جەنابتان پێتان وایە ئێوە 1 ملیۆن خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانتان لەگەڵا بۆچی خۆ پیشاندانەکان بە شێوەیەکی زۆر بچووک لە شارەکانی ئێران لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەرامبەر بە مەشهەد و تاران پێکاتوە دوایەوە گەم ملیۆنێک کە خەڵک لەگەڵ ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانی بێ و پێتان وانە ئێوە ئەتوانن ئالتەرناتیڤ بن و ئەتوانن کاری گەورە بکەن من لام وانە کە خۆپیشاندانەکان لە کوردستان یا ئێترازاتی کوردستان کەم بوو کەم بایەخ بوو پێشەوەش کوردستان ئێترازی کردووە پێش ئەوەی لە تاران و مەشهەد بێ کوردستان بزوتنەوەی گەورەی تێدا بووە بە بۆنەی جۆرا و جۆرەوە و هەر لەو دەورەیەشدا بزوتنەوەی بوو لە حاڵێکدا کە بە هەموو قودرەتی ڕژیم شارەکانی کوردستانی میلیتاریزە کردووە لە کوردستان زیاتر نیگەران بوو من دەڵێم 40 ساڵ وجودی جمهوری ئیسلامی نەیتوانی ئالترناتیوی ئیسلاح تەڵەب نخبەی کورد بۆ خۆی ڕابکێشێ نەیتوانی ئەم بزوتنەوەی بە چۆک دابێنێ خەڵک تەسلیم بکە و حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە جۆرێک ئالترناتیون بەڵامەوە ئالترناتیو نین بۆ سەراسەری ئێران و ئەوان ئالترناتیوێک نین کە سبینێ لە کوردستانەوە ئێران بەڕێوە ببرێ ئەو واقعیەتێکە بەڵام دەتوانن لە ئالترناتیو سازی لە ئێراندا دەوریان هەبێ بەڵام مەرجی یەکەم ئەوەیە کە خۆیان لەم بابەتەوە یەکگرتوو بن چ دەکەن دەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی بە چەپ و ڕاستیەوە چ دەکەن دەگەڵ دەسەڵات و لە نێو خۆیاندا چ دەکەن چه ئاوات و ئارەزوو پلتفۆرمێکیان هەیە
بۆ کۆمەلگای کوردستان باشە بۆیە من پێم وایە کوردستان دەتوانێت دەوری هەبێ هەر لێرەش ئەوەندە بڵم 30 ثانیە کە خودی وجودی ئۆپۆزیسیۆن و خودی وجودی حیزبە کوردیەکان خۆی هیوابەخشە و خۆی تەسیری هەیە لەوەی کە بزوتنەوەی خەڵکیش بەرەو پێش بچێ بەڵام دیارە گۆڕانی گەورە هەبووە و ئێمە دەگەڵ ئەو نسلی ئەو خەباتانن زۆر سپاس دێمەوەلات بەڕێز کاک برایم ئەگەر لەسەر پرسێکی تر بستین پرسی لە چەند ڕۆژی ڕابردوودا با بڵێم ڕۆژانی هەینی و شەممە ینی چەند ڕۆژی ڕابردوو لە شاری سلێمانی کۆنگرەی ڕاوێژکاری کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە بەڕێوە چوو بەبێ داری بەشێکی زۆر لە حیزب و لایەنە سیاسیەکان لەوێ بۆچوونی جیاواز هەبوو دیار بوو کۆنگرەکە تایبەت بوو باشووری کوردستان بەڵام قسەکەەوە بوو هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵات و بەشێک لە هێزەکانی باکوور و ئانەش قسە و باسییان هەبوو ئێوە پێتان وایە کەنەکە ئەتوانێ بۆ نمونە هەموو هێزە سیاسیەکانی هەر چوار پارچەی کوردستان کۆبکاتەوە ئێمە من دوێنێ لە هەر لێرە میوانداری بەڕێز دکتۆر ڕێبوار ڕەشیدم کرد هاوسەرۆکی کەنەکە ئەو وتی بەڕاستی کێشەگرفتی هێزە سیاسیەکان زۆرە زۆرتریشمە بە دیارەمە بەس هێزە سیاسی کوردستانیەکانە خلاف و ناکۆکیەکانی خۆیان خلافی پارچەکان خلافی دەستێوەردانی دەخالەتی وڵاتانی منطقە نایڵێ ئەم هێزانە یەکگرتوو بن و من ئێستاش وتم بۆ نمونە ڕاگەیاندنێکی ئێوە تا بەجیایە و ڕاگەیاندنێکی کۆمەڵی زەحمەکێشان جایە ینی تەنانەت هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەسەر زۆر مەبادی و مەسائل ناتوانن ڕاگەیاندنێکی هاوبەش دەرکەن و ناتوانین یەکگرتوو منسەجیم قسە لەسەر بارودۆخی تایبەت بە ڕۆژهەڵات تایبەت بە کورد بکەن ئێوە پێتان وایە کەنەکە چەترێکە بۆ کۆکردنەوەی هێزەکان بە کۆمەڵەشەوە و گلەی ڕەخنەی ئێوە چییە و ئەو بۆ چوونەش بەڕازە بینی کە هەندێک لە هێزەکان لە ناو کۆنفرانسەکەش قسەوەیان بوو کە کەنەکە هەژمونی پەکەکەی بەسەرەوەیە کەنەکە ڕێکخراوێکی سیاسی دیاریکراوە ڕێکخراوێکی سیاسی کە لە چاو ڕێکخراوەکانی دیکەش ئیسی کەمتر نییە کاری کردووە تێکۆشانی کردووە خەڵکی تێکۆشەری بەشەکانی دیکەی هەم بەشەکانی کوردستانی تێدایە بەڵام ڕێکخراوێکی سیاسیە کۆنگەرەی نەتەوەی کوردستانی ئەوە کۆنگەرەی نەتەوەی کورد ناوێکە لەسەری لەگەڵ ئەوەدا کە وجودی دەتوانێت کاریگەر بێ لە تەخفیفدانی کێشەکان لە نزیکردنەوەی هێزەکان لە هەرچی لە نزیکردنەوەی خەباتی پارچەکانی کوردستان لە یەکتر لە هەم ئەواندا لەگەڵ ئەوەشدا کە دەتوانێت کاریگەر بێ بەڵام کۆنگەرەی نەتەوەی کورد نییە بەمانای ئەوە کە ئەو بۆشاییەی کە کۆنگەرەیەکی نەتەوەیی پێکهاتوو لە هەموو هێزەکانی کاریگەر لە ئۆنەرانی خەڵکی هەموو بەشەکانی کوردستان ئەو بۆشاییەی پڕ نەکردوێتەوە و بە تەجربەش نیشانی داوە دەبێت لە ڕێگایەکی دیکە بگەڕین شوێنێکی شێوەکارێکی دیکە ڕەچاو بکەین تا بتوانین بەو پێویستیە جواب بدەینەوە بۆیە من پێم وایە کە کەنەکە هەنگاوێکە بەو ئاراستەیەدا نەک ئامانجەکەی بەدی نهێناوە بەڵام لەگەڵەوەشتا ئێمە لەولایەنین کە پێمان خۆشە هاوکاریان بین پێمان خۆشە لە هەماهەنگکردنی سیاسەتەکاندا یارمەتی دەریان بین و کارێکی وا بکەین کە هەنگاو بە هەنگاو لە بەدیهێنانی ئەو ئامانجە کە کۆنگەری نەتەوەییە لە هەنگاو بە هەنگاولەوە نزیک بینەوە پێم وایە کە ئەم کۆبوونەوەی کە لە سلێمانی گیراکەوە و هاوچەشنی ئەوە لە شوێنەکانی دیکەش بەڕێوە چوە بەڕێوە دەچێت ئەوانە هەمووی زۆر باشن زۆر ئیجابین لەبەرەوەی کە مەزالی دیالۆگ دەخۆڵخێنن تا دەرگای دیالۆگ لە نێوان هێزەکان نەکرێتەوە تا هەموو لایەک دەگەڵ ئەولەوێتەکان و بۆچوونەکان یەکتر ئاشنا نەبن تا ڕۆحی ڕەخنەگرتن و ڕەخنە وەرگرتن لە نێواندا جێ نەکەوێ ناتوانین هەروە بە شێوەیەکی فۆرماڵ سەروبەری ڕێکخراوێک بێنین کە سبحەینێ بۆ خۆشی ببێتە مڵۆزمێک بەسەر بجوتنەوەی خەڵکی کورد لە هەموو پارچەکاندا نەکرد دەرکێک نەبێ دەرکێک لە خالبی دەرنێنێ بەڵکە ڕێگریش بێ لەسەر بەرەو پێشچوونی باشە کاک سێبراهیم ئەگە قەرارە دەرگای دیالۆگ بکەنەوە بۆی بە شێوەیەکی یەکگرتووتر بێنە مەیدان
بۆ نمونە گلەی ئەوە لە کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران هەیە بۆ نمونە گلەیەکەوە یەکەوە بۆ دەرگای دیالۆگ لەگەڵ کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشان ناکەنەوە بۆ نمونە بۆچی کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشان دەرگای دیالۆگ لەگەڵ کۆمەڵی زەحمەتکێشان ناکاتەوە بۆچی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بەڕەسمی هەدەگ ناناسێ ینی بەشێک لە گرفتەکانی کەنەکە بە قسەی ئەو بەڕێزانە ئێوەن ینی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستانن یەکگرتوونین ئیتلافێکی هاوبەشتان نییە و لە چەند ڕۆژی ڕابردوودا بۆ نمونە ناوەندی هاوکاری حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هاتووە ئێوەی تیا ئەندام نین یعنی ئەو دیالۆگ و کرانەوە و ئینە چۆن دروستە بێکە ئێوە بە خۆتان بەشێکن لە گرفتەکە لە ناوکەنەکەیە پێکهاتنی ئەم ناوەندەی کە ئێوە ئێستا باسان کرد و هەروەها پەیگیری پرۆژەی نزیکبوونەوەی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە یەکتر ئەمە مەوزوعێکی چەند ساڵەیە یعنی لانی کەم 2 تا 3 ساڵە کە ئەو کۆبوونەوانە بەردەوامە ئەو کۆبوونەوانە قسەی دیالۆگی تێدا بەڕێوە چووە لەو کۆبوونەوانەدا دەگەڵ ڕاو بۆچوون یەکتر هەموو لایەنەکان ئاشنا بوون لە نەتیجەی ئەو دیالۆگ و بۆچوونانە بۆ کە بەعزێک جیاوازی دەرکەوتووە بەعزێک جیاوازی کە ئەگەر ئەو دیالۆگە نەبوایە و ئەگەر ئەو دانیشتە دوولایەنە و چەندانانە تا ئێستا نەبوایە گرفتی سەر ڕێگای پێکهێنانی هەماهەنگی و هاوکاری لە نێو هێزەکانی سیاسی کوردستان نەدەناسرا بەڵام ئێستا وردە وردە خەریکە ئەوە دەناسرێ و ئەوە هیچ شکالی نییە ئەو زۆر باشە یعنی زۆر باشە لە نەتیجەی ئەو گفتوگۆیانەدا بۆمان دەکەوتووە کە 4-5 هێز لانی کەم دەتوانن لەسەر بنەمایەکەوە ڕێکەون زۆر باشە ئەوە کاری ئێمەش ئاسانتر دەکاتەوە ئێمە زۆرمان پێ باشە ناوەندێکی ئەوە پێکاتوە دیارە ئەو ناوەندە لەسەر ئەساسی کۆمەڵێک نزیکایەتی ئستراتێژیک لە نێواندا پێکاتوە کۆمەڵێک ڕێککەوتنی سیاسی جدی لە نێواندا پێکاتوە ئەو ڕێککەوتنە استراتێژیکانە و ئەو تەوافقاتی کە لە بینیواندا کراوە ئەوە لەواخرە جیاوازی ئێمە ئەوانە ئەو جیاوازی بینی ئێمە ئەوان بووە کە ڕێگای نەدەدا تا ئێستا ڕێگای نەداوە تا ئێستا هەمومان پێکەوە بین زۆر چاکە ئێستا کە ئیمکانی نێ هەمومان پێکەوە بین بە قەیناکە ئەوان کە هاوبیرڕان و هاو ئستراتێژن و هاو سیاست و شێوەکارن ئەوان با لێک نزیک بنەوە ئێمەش هەوڵ بدەین بۆ ئەوەی کە شکڵی هاوکاری و هەماهەنگی خۆمان دەگەڵ ئەم ناوەندە بدۆزینەوە و پێشنهادی بۆ ئەوەش دیالۆگ دەکەین باشە بۆ ئێوە نەبوونە ئەندام کاک سێبرام ئێوە بۆ نەبوونە یا با بڵم نە کۆمەڵە ڕێکخراوی کوردستان نە حیزبی کۆمەنیست بۆچی ئیمزاتان نییە لەسەر ناوەندی هاوکاری حیزبەکان ینی ڕەخنەی ئێوە گرفتی ئێوە چییە لەگەڵ لە کاتێکە ئەو ناوەندە کارێکی باشە بۆ هەردوو دیموکرات و دوو کۆمەڵە سازمانی خەبات ئەوەندەی کە من بزانم یا با بڵم زانیاریم هەبێ ئێوە گرفتان دوو خاڵە یەکێکیان بەشداربوونی سازمانی خەباتە لەنا ئەو ناوەندەیە خاڵی دووهەم بەشدار نەبوونی پەژاکە لە ناو ئێتیلافەیە یعنی هەزناکەی پارادۆکسێکەیە سازمانی خەبات چ ڕەبتی بە پەژاکەوە هەیە کە ئێوە سازمانی خەبات بەشدار نەبێ و پەژاک بەشدار بێ من لە حوتوی ڕابردوو لێرە لەگەڵ بەڕێزان عەبدوڵای موحتەدی و مستەفای مەولودی ئەوان ڕەخنیان لە ئێوە گرت کە ئێوە زۆر ئیدۆلۆژی بیر لە مەسەلەکانەکەنەوە لە کاتێکا ڕازی نین سازمانی خەبات بێتە ناوەندەکەەوە بەڵام ئێوە تانەیە خەڵکی تر کەمە بەستیان پەژاک و بێنە ئەو ناوەندەوە ئەو ڕەخنانە دروستە و پێم بڵێ بۆچی ئێوە نابنە بەشدار لە ناوەندەکە مەسەلەی ئەساسی ئەوەیە کە ئێستا وردە معلوم بووە کە ئێمە دێڵێن جددیتراوە ئەوەی ئێمە عنوانمان کردووە لە پێناوی ڕێککەوتنێکی واقعیدا دەتوانێت کاریگەر بێت بۆ نمونە ئەوە چ بەرەیەکە چ ناوەندێکە کە دەتوانێت پێک بێت لایەنێکی دەڵێ ڕاستان لایەنێکی دەڵێ سازان لایەنێکی دەڵێ دەبێت ئادرس بدەین بە جمهوری ئیسلامی تا بەمان ناسێتەوە لایەنێکی دەڵێ ئیلا بە شەڕ و بە خەماتی چەکداری نەبێ هیچ شتێکی لای نابێتەوە لایەنێک دەچێت لە سنووردا دەنیشێ لایەنێک مەسەڵەن جۆرێکی دیکڕ کار دەکات دەمەوێت بڵێم کە ئەو دیالۆگانە بۆ ئێمە ئەوەی دەرخست کە جیاوازیەکان هێشتا جارێ ئەوەندە هەن کە هەر نەوع ناوەندێکی لەو پێکهێنانی ئەگەر ئێمە بۆ بەلامانەوە جددیە کە دەبێت جددی بێ هەر ڕێککەوتنیشی لەونەوە ناپایدار دەبێت
شکەنەندە دەبێت و ئەو جار خەڵک زۆرتر تووشی ناومێدی دەکات لەبەرەوە ئێمە لەگەڵ ئەوەشدا کە پێم وانە کە ئێمە نابێت دەبێت دژایەتی ئەو ڕێکەوتنی ئەوە بکەین و دەبێت بەهەرحاڵ ئومێدی خۆشیان بۆ خوازین کە پایدار بمێنە و سیاسەتی یەکگرتویان هەبێ بەڵام لە هەمان کاتدا ناتوانین واردی حرەکەتێک بین کە دەزانین سبەی ڕۆژێ ئێستاوە نوتفەی هەڵوەشانەوەی لە خۆیدا چاندووە ئەوە وەخێت مەسئلەی شپێژاک بۆ مەسئلەی خەبات مەسئلەی لاوەکی ترن ئەنی مەسئلەی ئەسڵی نین لە هەمان کاتدا کە دیارە ئەوە کێشەی خۆی هەیە مثلەن ئێمە کوتومانە بە خەڵکی ئەحزابی سیاسی کوردستان هەموو چەکدارن و ئەو بە چەکداربوونیان و خەباتی چەکدارانیان و هەمووانە کۆمەڵ مەسئلەی تازە دەخۆڵخێنێ هەمویان ئێوە بۆتی چۆن دەتوانن هێزێکە دەرحاڵ هەم ئێستا چەند هەزار زەرفێتی ئەوەی هەیە کە چەند هەزار چەکداران لەو سولولانە کۆکاتەوە دەور بنێنێ و هاوسەنگی بگۆڕێ بۆ بە ئاسانی و بەڕاحەتی حەسفی دەکەن لە حاڵێکدا مەسەلەن ڕێکراوێک کە پێگەی سازمان مجاهدینی خەڵکە لە کوردستان ئەوە وا بە ڕاشکاوی ڕێگا دەدەن و بۆچی ئێوە لە بینی خەبا بە فەرز بڵێن ئەوە هەرچی پێداگرتنەکەمان واقعی بێ یا واقعی نەبێ بەجێی خۆیەوە بەڵام بۆچی ئەوە دەبێت هێزێکی کە خۆشتان دەزانن دەور و نەخشی چۆنە ئەو لە بینی ئەوان و خەباتدا خەبات انتخاب بکەن ئایا وەختی بینی ئێمە و حزب سیاسیەکانی کوردستان بینی ئێمە و خەبات هەڵدەبژێرن بۆ هاوپەیمانی لەو سورەتەدا ئێمە تۆزە خۆمان پارێزین لەونەوە ڕێکەوتنانە کە پێم وایە کە کاریگەر نابێت دەرهەرها زۆر بە کورتی بڵێن بە بڕوای من ئەو هەماهەنگی زەروریە باقی ناکە لە زیاتی ئەوەی کە لە بینی هەمومان بەکو یەکوابین با لە دوو جبهەی چەپڕاستدا کۆبینەوە دوو جبهەی چەپڕاست کە لە دژی یەکیژنی قەیناکە هاوکاری یەکیشین با بەرەی سەفی کوردستان و بەرەی ڕاستی کوردستان لە هەماهەنگی و هاوکاری دەگەڵ یەکەدا وەکو چۆن وەختی خۆی کۆمەڵە و دموکرات هەماهەنگیان دەکرد هەردووکیان دوو ڕێبازی جیاوازیان هەبوو هەیەتی نمایندگیشان پێکەنا ئێستاش ئێمە ئومێدەوارین بە شکلگرتنی ئەو دووبەرەیە لە پاڵ یەکتردا نەک لە دژی یەکتر بە شکلگرتنی ئەم دووبەرەیە لە پاڵ یەکتردا ئێمە وەڵامێک وەرگرتنەوە بۆ پێویستی باشە با وەڵامەکانی کە عومەری ئیلخانی زادە وەرگرن بیسەرانی خۆشەویستی رادیۆی گەلی کوردستان بەرنامەی لە ڕۆژهەڵاتەوەی ئەمڕۆ تایبەتە بە پرسی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و تێڕوانینیان سەبارەت بە ئۆپۆراسیۆنی تورکیا بۆ سەر ئەفرین و خۆپیشاندانەکانی ئێران و پێکێنانی ناوەندی هاوکاری حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و دوجار قسە و باز لەسەر کێشە و گرفتەکانی هێزە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەین بە میوانداری بەڕێزان عومەر ئیلخانی زادە سکرتێری کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستانی ئێران و بەڕێز ئیبراهیمی عەلیزادە سکرتێری کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران کاک عومەری ئیلخانی زادە گوێ لە قسەکانی کاکسە ئیبراهیم بوو پێکێنانی ناوەندی هاوکاری حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئێوە چۆن تێڕوانن و کاکسە ئیبراهیم پێی وابوو کە بە نەزەری من وابوو کە ئێوە وەکو هێزی ڕاست ئەتوانن لەو بەرەیە بن و ئەمانیش وەکو هێزی چەپ بۆ نمونە لەگەڵ ڕای کارگەر لەگەڵ فیدایانی ئەقەلیەت لەگەڵ هێزەکانی تر هێزە چەپەکانی تر بەرەیەکیان هەبێ و دوایی ئێوە بەیەکەوە ئەتوانن کاری هاوبەش بکەن ینی ئێوە ئەو بۆ چوونە ئێوە فێتان وایە فعلەن ئێوە لە بەرەی ڕاستن و کۆمەڵە لە بەرەی چەپە و دوایی ئەو ڕەخنانەی کە ئێوە هەتان بوو وەکوتم عەبدوڵای موحتەدی و مستەفای مەولودی لە بەرنامی پێش و هەیان بوو لە سازمانی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران کە ئەوان زۆر ئۆیدۆلۆژین و تەنانەت وتیان زۆر دۆگمن و نانەوێ مشکیلەکە ئەوانن نەک ئێمەین لەبەرەوەی ئەوان ئەڵێن با سازمانی خەبات نەیە پەژاک بێ سەی ئیبراهیمیش وتی خێرە ئێوە سازمانی خەبات کە درێژکراوی مجاهدینی خەڵقە کە ئێوە هەزار ڕەخنەتان لە مجاهدینی خەڵق هەیە دەیبەنە ناو ناوەندەکەوە بەڵام ڕێگا نادەن پەژاک کە بە هەزاران چەکداری هەیە و جمهوری هەیە و نفوزی هەیە ڕێگا نادەن بێنە ناوەندەکەوە ئەم ڕەخنانە کامیان دروستەوە سەرنجی جەنابەت چیە لەسەر ئەم ناوەندە بەرنە هەموو شتێک بڵم کە چێ هەیە فتووا بدا بڵێ ئەوە ڕاستە ئەوە چەپە لەکوێوە هاتووە کاک سەی ئیبراهیم چه حیزبەکەی ئەو ناتوانێت ئەو فتوایە بدا
من پێم وایە ئەوان دەبەرەی ڕاستە خۆ دەکرێوا بڵێ بۆیە ئێمە خۆ یەک سازمان نین ئێمە خەریکین کار دەکەین بۆی بەرەی کوردستانی پێک بێ کە ڕاست و چەپی کوردیش بگرێتەوە ئەوە دلیلێک نییە کە ئێمە بووینێتە یەک سازمان ئێمە بە پێچەوانەوەی کاکسەی براین دەڵێت نەتەواوەن هاو سیاسەتین و معلومە سیاسەتی جیاوازی تێدایە ئەی دەنا بەرە چ معنایەکی هەیە هاوکاری چ معنایەکی هەیە دەبووینە یەک حیزب یعنی ئێمە سیاستمان جیاوازە لەسەر مەسەلەی کورد لەسەر مەسەلەی دموکراسی با ئێمە بتوانین هاودەنگیەک لە نێوان حیزبەکانی ڕۆژهەڵاتدا پێک بێنین و بتوانین ئەمە تەخویەتمان دەکا هیچ چەشنە پەرەمکردنێک هیچ چەشنە معیاری ئیدئۆلۆژیک دانانێک بە قازانج نییە بە زەرەرە ئیدامەی پەرتەوازەیە لە بزوتنەوەی کوردیدا و کوردستان یەکدەست و یەکپارچە ناکە جیالەوە ئێمە هێشتا بە هەموو شتێک نەگەیشتوین ئێمە هەموو مەسەلەکەمان ئەوە بووە ئایا ئامادەین شتێکی بەردەوام پێکەوە دروستکەین هەموو کەس کویانە بڵێ ئامادەین شتێکی بەردەوام دروستکەین شتێک سازەیەک دروستکەین لە بزوتنەوەی کوردیدا هەتا ئەوەی بگا بەبەرە هەتا ئەوەی ببێتە سازە و دەسەڵات و دەستگایەکی کە هەموو سیاسەتەکانی لە بەرابەر ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە بەرابەر جمهوری ئیسلامی ئێمە هێشتا کارمان ماوە و هێشتا پلتفۆرمەکانی دەرنەکەوتووە کایەکێک پێ بڵێ ئەو پلتفۆرمە ڕاستە ئەو پلتفۆرمە مەسەلەن بۆ ڕزگاری خوازی بزوتنەوەی کورد خراپە و ئەوانەمان نەداوەتە دەرێ بە معنای ئەوە نیە ئێمە هەموو سیاسەتەکانمان یەکخستووە کە هیوادارم لەو زەمینانەدا هاودەنگ و هاوسیاست بین و ئێمە بۆ ئەوە کار دەکەین من بە باشترین شتیشی دەزانم کاکسەی برایم و ئەوان باشە کاک عومەر کۆمەڵا سازمانی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێرانیش لەم بابەتەوە هەر هەمان سیاست و بۆچوونی هەبێ من زۆریشم پێ باشە کە ئەوان بتوانن بەرەیەکی دیکەش دروستکەن پێکەوە بکەوینە دیار باشە کاک عومەر باشە کاک عومەر ئەو ڕخنەیە کاری لەسەر دەکەین و دەچێتە پێشێ بەش بە حاڵی خۆمان ئەوەیە کەسی تێدا حەزف نەکرێ خەباتێکە خودی کاکسەی برایم وان بوون و کۆمەڵە سازمانی کوردستانی حیزبی کۆمۆنیست بۆ لەگەڵمان بووە ئەخلاقا ناکرێت پێی بڵێ بچۆ دواوە ئەی بۆ بە پەژاگەڵەن بچۆرە دواوە ئەی بۆ بە پەژاگەڵەن بچۆرە دواوە بۆ بە پەژاگەڵێن ئێمە دەبێت پلتفۆرمی خۆمان ڕۆشن بێ ئەو دوانە لە بەرابەر یەکدادانن باشە کاک عومەر بگرین ئەویان حەزف بکەین باشە کاک عومەر خوازیاری ئەوەی باشە کاک عومەر کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران بێت کاک عومەر بۆچی بە پەژاگەڵەن بڕۆنە دواوە کە وەکو سەی برایم وتی بە هەزاران نفوزیان هەیە بۆچی سازمانی خەبە باشە بۆچی باشە ئێستا من ئەزانم کە حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتشانی کوردستانی ئێران قەتعەن ڕازی نین کە پەژاگ بێتە ناو ئەو ناوەندەوە چکە پیان وایە یا با بڵێم چەند جار من بیستومە لە ڕاگەیانەکانیاندا کە ئەوان پەژاگ بە داتێشراوی پەکەکە بە کوێخای ڕۆژهەڵات دەزانن و قبوڵیان نێ بە ڕسمی بیناسن لە کاتێکە پەژاگ وەکو هێزێکی عینی و واقعی لە کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستانە نفوزی هەیە پێگەی هەیە موقعەتی هەیە ینی جەماوەری هەیە سیاسەتی هەیە حیزبی هەیە بۆچی ئەو بە ڕسمی ناناسن بەڵام سازمانی خەبات کە درێژکراوەی بۆ نمونەوە کسەی برایموتی مجاهدینی خەڵکەکەی و مخالفەتی زۆرتان هەیە لەگە سیاستەکانی مجاهدین بەشدار بێ پژاگ ئێمە سیاسەتی تایبەتی خۆمان هەیە قەتیش نەمان کردۆ پژاگ وجودی نییە نە ئینکاری وجودی دەکەین نە حەسبی بە قازانج دەزانین پژاکیش دەبێ خۆی ئەوەڵەن سەر بەخۆیی خۆی لە بزوتنەوەی کوردیدا ئەن تەرەفداری پێکاکایە دۆستی پێکاکایە هیچ قەیدێ ناکە ئێمە بە خۆشمان دۆستایەتی پێکاکامان پێ باشە و پێمان خراپ نییە پژاکە دەبێت تەکلیفی خۆی ڕۆشن کاتەوە پژاکە دەڵێ شووری حوسەینی بکەین بە شعوری حوسەینی خەبات وان ناڵێ پژاکە دەبێ خۆی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە واقع بەرەسمی بناسێ من پێم وایە ئەوانن مەسەلە بۆ مەسەلەن ئارایشی نیزامی حیزبەکانی ڕۆژهەڵات ناتوانێت لەسەر سنوور بێ بۆی پژاک دەتوانێت لەسەر سنوور بێ بلەخەرا ئەمانە گیر و گرفتێکن بەرامبەر بە جمهوری ئیسلامی دەڵێن چی ئەوان قەتعەن و مسلمەن خوازیاری ڕوخانی جمهوری ئیسلامین یا بە هیوای ئەوەن کە حەسەنی ڕوحانی بێ تەغیرێک لە وەزعەکەدا بدا
و حاضرن باشە کاک عومەر دوای ئەوانە مەسەلەن بۆیە من پێم باشە پژاکیش لەم بابەتەوە بخۆی دابێتەوە ئەوە سیاسەتی کۆمەڵی زەحمەت کێشانە ئێمە لەو ناوەندەش لەوە دیفاعەکەی دەرگا لە کەس نەبەستین پلاتفۆرممان بێ ئێمە جۆرێک گاردمان بێ بەرامبەر بە مجاهید لە پلاتفۆرمەکەماندا کە خەبات بە بۆ خۆی بڵێ نایکەم باپژاک بۆ خۆی بڵێ نایەمە ئێمە جۆرێک بکەین بەرامبەر بە دەوڵەتی نەتەوەی باپژاک بڵێن نا باشە کێشە ئەوە نییە پژاک حەزف بکەین دژی پژاکین من نازانم چی دیکەوای کتۆ بەڵام ئێمە هەمیشە پژاک وەک جهەتێک و لایەنێک خەبات دەکەن باشە کاک عومەر دوای دێمە لای جەنابەت دوای دێمە لای جەنابەت بەڕێز کاک سەیبراهیم ئەگەر گوێ لە قسەکانی کاک عومەر بێ ینی ئەویش بەش بە حاڵی خۆی وەکو جەنابەت قسەی منتەقی کرد ینی گلیان هەیە لە پەژاک بەڵام بەو شکڵەی کۆمەڵی شۆڕژگەر و حیزبی دیموکراتی کوردستانی ئێران نییە کەوتم ئەوان پەژاک بە داتاشرایی پەکەکە و بە درێژکراوی پەکەکە ئازانن و پێیان وایە حیزبی ڕۆژهەڵاتی کوردستان نین بۆ چوونی ئێوە تەواو جیاوازە بەڵام ینی پارادۆکسێکی زۆر هەیە ینی وەکوتم ڕێکەوتنەکانی ئێوە یا بابمتلایەکانی ئێوە لەگەڵ ڕای کارگەر فیداییان هەستەی ئەقلیت لە بەرامبەرە ینی ڕێکەوتنی هاوبەشی نێوان کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشان و حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بەڕەسمیت نەناسینی حیدکا بۆ حدێک و بەڕەسمیت نەناسینی کۆمەڵی شۆڕژگەر بۆ کۆمەڵی زەحمەتکێشان ئەم ناوەندە پرە لە پارادۆکس پرە لە کێشە و گرفت ینی لە چەند ڕۆژی ڕابردوودا بەڕێز مستەفا هیزرین بینی ئەو تەنانەت ئامادە نەبوو بڵێ حیزبی دیموکراتی کوردستان هەروتی هاوڕێیانی پێشوو ئەوە کاک عومەر بۆ خۆش ێزانێ کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشان تا ئێستا بەڕەسمی کۆمەڵی زەحمەتکێشان ناناسن و جگە لە خلافی سازمانی خەبات ئەم ناوەندە بەم پارادۆکسەوە بەم هەموو کێشە و گرفتەوە ئەتوانێ ئەنی شوێن پێیەکدانێ لە کوردستان یا کۆم و ڕێکەوتنەکانی ترکاتی و کۆتایی بێ بۆیە ئێوە نەچوونە ناو ئەو ڕێکەوتنەوە ئەوەی کە نەچوینە ناو ئەو ڕێکەوتنەوە حقیقەتی ئەوەیە ئێمە پێما وا بوو کە هێشتا کافی بە حزوری خەڵکی کوردستان و بە ئاگاداری خەڵکی کوردستان بۆ ناسینی جەوهەر و ناوەڕۆکی جیاوازیەکان بە ئەندازی کافی نەکراوە هەر بۆیە کا عومەر تەردیدی هەیە بهامی هەیە نەحەقیشی نییە لەوە کە بڵێ چەپ و ڕاست چۆن تەعیین دەکەی دەڵێم چەپ و ڕاست بەوە تەعیین دەکرێت کە ئێمە کردەوەمان و قسەمان لە مەحەکی بەرژەوەندەکانی خەڵک بدەین و ئەوە بەوە دەکرێت کە ئەو قسانە لە فەزایەکی ئارام و متەمەدنانەدا ڕەدوبەدەڵ بکرێت بکوترێ منعکس بێتەوە کاری هاوبەش بکرێت مەسەڵەن ئێمە کاری هاوبەش بکەین تا بزانین چێ تا چه ئەندازە لەگەڵە چێ لە نیوەی ڕێگا بەزیێت دێڵێ ئێمە وەختی باسی هەما هەنگی و کاری هاوبەش دەکەین قسمان ئەوەیە کە لە هەمان کاتدا کە بزوتنەوەکەمان حرەکەتێکی ئیزابی تێدا پێگدێ لە هەمان کاتدا خۆشمان لە حەکی تاقیکردنەوە بدەین و تەجربە کەس بکەین و بزانین سەرنجام شکڵی نەهایی ئەو یەکگرتن و وەحدەت و هاوکاری و هەماهەنگیە هەر نایەکی لەسەر بێ ئەوە شکڵی نەهایەکەی چۆنە ئەمە پەلەیەک بە بڕوای من لەگەڵ ئەوەژا من ڕێزم هەیە بۆ کارێکی کردویانە مشکلێکمان هێ لەو بابەتەوە بەڵام پەلەیەک کە تێیدا کردیان ئەو پلەیە لە واقعدا زەرەر دەدا لە شکڵگرتنی ئەو قوتوبەندیە نهاییەی کە پێویستە لە جامعەی کوردستاندا ئەوە یەک دووهەم شت ئەوەیە کە ئێمە دەدوو بواری جیاواز دەکەین بواری کار لە کوردستان و باری کار لە ئاستی ئێراندا ئەوەی کە من وەکو بەرەی چەپ لە ئێران باسم کرد بەرەی چەپی ئێرانە بەرەی چەپی هێزە سیاسیەکان یانە مۆزوعێکی دیکەیە ئەوە ئێستا بابەتی ئەو گفتوگۆیەمان نییە بەڵام تەنانەت بە بڕوای من لە کوردستانیش دەتوانێت ئەوە هەبێ لە کوردستانیش ئێمە ئیدعا ناکەین تەنیا ئێمەین کە بەناوی چەپ و سۆسیالیستەوە قسە دەکەین دەزانم کە ڕوتی ئەسلەکەی لە دەوری ئێمە کۆبۆتەوە بەڵام گەلێک خەڵکی دیکەش هەن کە هێشتا پەیوەندی تشکیلاتی و سازمانیان نییە لە دەرەوەی وڵات لە ناو وڵات لە هەموو جیا زۆرن لەبەرەوە ئەم بەرەیە دەتوانێت ئەو بەرەی چەپە دەتوانێت بە وجود بێ لە کوردستان باشە نهایەتەنیش پێم وایە ئەمە بەمانای ئەوە نییە کە
کۆمەلگای کوردستان تووشی خلافاتی تازە دەکات خلافاتێکی واقعی هەیە باشە کاک سەیبراهیم باشە کاک سەیبراهیم ئەگە دوایین پرسیارم لە جەنابەت ئەوە بێ تۆ پێ وایە ئەو هێزانەی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە ناوەندی هاوکاری حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کۆبوونەوە هەمویان حیزبی ڕاستن دەزانی کاک ئەنوەر ڕاست و سەر شتێکی نسبیە منزور ئەوە نیە ڕاست منزور ئەوە نییە کە ئێمە شتێکیان پێ نسبەت بدەین کە عەزیەت بکەین ئەوان بەو سەفبەندەی کە دروستیان کردووە لە ڕووی سیاسەتیانەوە لە ڕووی کردەوەیانەوە لە ڕووی بەرنامەی ئیجتماعیانەوە لە هەمووی ئەوانەوە شتێکی تەیفێک تەشکیل دەدەن هەمویان وەکو یەکوانین بەڵام ئەگەر لە دوورەوە یەکێک چاوی لێ بکە لە دوورەوە کەسێک چاو کۆمەلگای کوردستان بکە ئەوان لەبەرەی لیبرال و ناسیۆنالیستی کووردا دەبینن نەک لەبەرەی سۆسیالیست و کۆمۆنیستی کوردستاندا. بەڕێز کاک عومەر ئەگەر دوایین پرسیاریشم لە جەنابەوە بێ کە ئێوە وا دیارە کە ئێوە وەکو هەمووتان چوونە بەرەی ڕاستەوە کە تۆ پێ وایە ئەو ڕاز نییە بەڵام لانی کەم بەشێکی زۆری هێزەکانی ناو ئەو ئینە بەڕاز ناوەبرێن ینی هێزی نیشتیمانی یانەتەوەی یا هێزی قەومین حیزبی کرێکاری و حیزبی سۆسیالیستی نین و هەدەفەکەیان شتێکی ترە ڕەنگە ئەو ڕەخنەیە زۆر نەبێ زۆر دڵگرانی نەوێ بەڵام قسەکەەوە پارادۆکسەیە کە لە نێوان ئێوە هەیە گە دواییم پرسیارم پێ بڵێ ینی وەکوتم کۆمەڵی شۆڕژگەر ئێوە بە ڕسمی ناناسێ و دوایەوە حیزبی دیموکراتی کوردستانی ئێران حتک بە ڕسمی ناناسێ ینی خێرە ئێوە ئەم هاوپەیمانەتان پێکێناوە وەلەو سەریشە وتم حتکا و کۆمەڵی شۆڕژگەر ڕێکەوتنێکی تایبەتیان هەیە پێشتر هاوپەیمانن و چەند جار گلەیشیان لە ئێوە هەبووە ینی مەبەستمەوەی ئەم ناوەندی هاوبەشە بەم پارادۆکس و بەم تەناقس و نامونسەجیمی کە هەیەی ئەتوانێ ئیدامە بە و ئەتوانێ ئەوەی کە جەنابەت وتت ئەگەرەوە بکە کارێکی زۆر گرنگە کە بە نەتیجە بگاتە پێکهێنانی بەرەی کوردستانی ڕۆژهەڵاتی کوردستان یان لانی کەم پێکهێنانی ئەرتەشی ڕزگاری ڕۆژهەڵاتی کوردستان ینی ئەوە ئەو زەمینەیە بینن بۆ ئەم ناوەندە یان ئەو پارادۆکسانە بەشتی لاوەشیە بینن یانەوەش بە تەبیعی وەرەگرن کە پێکاتنی ئەم ناوەندە و هێزەکانی هێزی ڕاستن عیبە نییە بەر لە هەموو شتێک بە عەرزت بکەم ئێمە ناڵێن حیزبی کرێکارین و خۆشمان بە حیزبی کرێکاری نازانین ئێمە دەڵێن حیزبێکی سیاسین لە کوردستان کە چەپ و سۆسیالیستی و کەسی کەس بە حیزبی کرێکاری نبینم نەمدیوە ینی حیزبی کرێکاری لە ئێرانیشدا نبین بەداخەوە سەد بریا بووە ئەوەیە بۆ حیزبی کۆمەنیست بە حیزبی کرێکاری نبینی ئێمە لە کوردستاندا چەپ و ڕاست پێمان وایە دەبێ بەرەیەک وە سازەیەک چەترێکی هاوبەشیان بێ لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورددا بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد مەیلی جۆرا و جۆری تێدایە کەوا بێ ئێمە بۆ ئەوە کار دەکەین و پێشم وایە تەسیریشمان دەبێ و بە دڵنیاییشەوە وەک چۆن کۆمەڵە لە ڕابردووژان نیشانی داوە هەر پلاتفۆرمێکی هاوبەشمان بێ ئەو پلاتفۆرمە بۆنی کۆمەڵەشی پێوە دەبێ بۆنی دموکراتیشی پێوە دەبێ و نوێنەرایەتی بزوتنەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردەکە ئەوەی کە ئایا گرفت هەیە لە نێوان حیزبەکاندا ئەوەڵە نەگەر ئەو های پەیمانیە پێک بێ خودی ئەو هاوپەیمانیەی کە کۆمەڵی شۆڕژێر و حیزبی دموکراتی کوردستانی ئێران پێکێناوە دەچێتە نێو ئەوەوە دەرسانی با ئەوانیش ببن گرنگ ئەوەیە با خەڵکیش هاوپەیمانی دیکەش لە دەرەوەی ببێ هیچ مشکلێک نییە گرنگ ئەوەیە هاوپەیمانیان هەیە یان نییە بەتەنێن یا پێکەوە دووسێن قەیناکە لەسەر پلاتفۆرمێک لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان تەوافق بکەن من پێم وایە ئەو نەوعە خۆلادان و ئینکارەی کە ئەو هاوڕایانەی دیکە دەیکەن ئەوە ڕۆژەکەی و ڕاوەستاوین دەبینین کە ئەوانیش مەجبور دەبن بۆ وەها شتێک کار باشە کاک عومەر کاک عومەر باشە کاک عومەر ئێمە دەسازین ینی مەیلی جیاوازی کاک عومەر دەبێ بۆ ئەوە بسازین باشە ڕەوتی ڕووداوەکان وا دەرمان کاک عومەر ئەگەر دوایین پرسیارم لە جەنابەتەوە بێ ببوورە دوایین پرسیارمەوەی ئێوە لە دوایین پلینیۆمی خۆتاندا پەیامێکتان ئاڕاستەی کۆمەڵەی شۆڕژگێر ڕەوتی یەکگرتنەوە کردووە کە بۆ ئەو یەکگرتنەوەی نزیک ببنەوە و ئەوەندەی منیش بزانم دانووسانەکانتان لەگەڵ ڕەوتی سۆسیالیستی کۆمەڵە شکستی هێنا ئەگەر پێم بڵێ لەگەڵ ڕەوتی یەکگرتنەوە نزیک بوونەوە یەکگرتنەوەتان گەیشتۆتە کوێ و شکستی دانووسانەکانی نێوان کۆمەڵی زەحمەتکێشان و ڕەوتی سۆسیالیستی کۆمەڵەسی بوو سپاست دەکەم بە کورتی
من هیچ دلیلێکم نەدیوە ئەو هاوڕیانە کشاونەتەوە تویانە لەو دیالۆگە دەکشینەوە و دیارە زۆرینیان وایان بڕیارداوە ئەوەی کە دەگەڵ هێڵی یەکگرتنەوەشە بڵێ ئێمە گەیشتوینەتە زۆر ئەنجامی باش و پێشم وایە ئەوە دەڕوا و بەرەو سەرکەوتنیش دەچێ هیچ پەیوەندیشمان لەگەڵ سۆسیالیستی نەپساندووە و ناشی بسێنین و پێمان وایە مەجبور دەبێ هەموو ئەوانەی کە دەتوانن و لێک نزیکن بلەخەرە لە کۆمەڵەیەکی گەورەتردا لە دەوری یەک کۆ باشە کاکمەر ئەگەر دوایین قسەت هەبێ سپاست دەکەم بە کورتی دوایین قسە و پەیام سلااوم هەیە بۆ هەموو بیسەرانتان و داوام ئەوەیە لە هەموو حیزبە سیاسیەکانی کوردستان ئێمە دەورەیەکی ڕابردوو نەسازان و تەوافق و هەموو ئەوانەمان بووە بە دیتنی بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستانەوە دیالۆگ بکەین و حەول بدەین بۆ ئەوەی سازەیەکی گشتی باشە زۆر سپاس زۆر سپاس دەکەم بەڕێز باشە بەڕێز کاک سێبراهیم ئەگەر جەنابیش دوایین قسەت هەبێ سەرنجێکت هەبێ سپاس دەکەم زۆر سپاس بۆ ئێوە و زۆر سپاس بۆ بیسەرانتان ئەوەی کە من دەبێت لە وەکو دوایین وتە تاکیدی لەسەر بکەم ئەوەیە کە چه بەرە پێک بێت چ نەیە چ یەکگرتوویە کە هەموو کەس حەزی پێ دەکا و پێی خۆشە شکل بگرێت نەگرێت چ ئەو چاوەڕوانێ واقعی بێ یا ناواقعی بە هەرچی کۆمەڵێک پرەنسیپ هەیە کۆمەڵێک کە هەمووی ڕیشەی لە تەجربە و ئەزمموی خوێناوی و سەخت و دژواری ساڵی ڕابردوو هەیە ئەوانە دەبێت ڕەچاو بکرێت لە بەرچاو بگیرێت بەبێ یەکگرتنیش ئەمە دەتوانین ئەوانە بکەین مەسەلەن ئەوەی کە ئازادی هەموو ئازادی و دموکراسیەک بۆ هەموو تاکێکی ئەو کۆمەلگایە دەبێت بە ڕسمی بناسرێ بە هەموو مانایەکەەوە ئەوەی کە دەستبردن بۆ چەک حرام بکرێت ئەوەی کە گفتگۆ دەگەڵ دوژمن بە جیاوازی و بەبێ ڕێککەوتن حرام بکرێت ئەوەی کە ڕێگانە دێ بۆی کە پیلان و دەستێژی ئەو دەوڵەتانی دەوروبەر بێتە تەناقضات و کێشەکانمان پەرە پێ بدا کۆمەڵێکشی لەونەوە هەیە ئێمە ئەو ئەمانە هەر کەسە بە زمانی خۆی ئەگەر تاکیدی لەسەر بکە یەک و ئەگەر ئەسڵی دیالۆگ و دانیشتن و گفتوگۆش حەزب نەبێ و لا نەدرێ لەو سوورەتدا ئومێد دەکرێت بۆ ئەوەی کە دەبێت لێک نزیک بێتەوە لێک نزیک بنەوە و ئەوانش کە دەتوانن فاسلە بگرن باشە زۆر سپاست دەکەم بیسەرانی خۆشەویستی رادیۆی گەلی کوردستان بەرنامەی لە ڕۆژهەڵاتەوە ئەم جارە کۆتایی هات کە تایبەت و بە ئۆپراسیۆنەکانی تورکیا بۆ سەر شاری ئەفرین و خۆپیشاندانەکانی کۆماری ئیسلامی ئێران و ڕۆڵی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و سەبارەت بە کارەکانی کۆنگرەی نەتەوەی کوردستان لەچەند ڕۆژی ڕابردوو لە سلێمانی تێڕوانینی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و پێکێنانی ناوەندی هاوبەشی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و تێڕوانینی ئەم هێزانە ئەمڕۆ بەسپاسەوە بەڕێزان هەریەکە لە ئیبراهیم علیزادە سکرتێری کۆمیتەی ناوەندی ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران لە پاریسەوە بەشدار بوو لەگەڵ ئێمە و بەڕێز عومەر ئیرخانی زادە سکرتێری کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان لە ستۆکهۆلمەوە بەشدار بوو لەگەڵ ئێمە زۆر سپاستانەکەم بۆ هەردووکتان کە کاتتاندا بە ئێمە و بیسەرانی خۆشەویست سپاس بۆ ئێوەش کە بیسەری تا ئێستای بەرنامەکەمان بوون تا بەرنامەی داهاتوو کاتێکی خۆش.